ئیشی موبایلی دەکەم. باش. زۆر جار هەیە برادەر یان قزم تەلەفۆن دەکەن کە موبایلێکیان لەبوو بکڕم. کە موبایلەکەی دەکڕم ئەم لۆ خۆم لۆم هەیە مەقسەد پارەی بەیامە سەرێ مەقسەد 10,000 یان 15,000 یان $10 پارەی بەیامە سەرێ نابتە حەرام. ئەبێ پێیان بڵێ منیش کە بۆتان ئەدۆزمەوە کاتم لێ ئەکوژێ و هیلاکە بماندۆ بم بەشێکی خۆمی لێ هەڵەگرم بڵێ من بە 10,000 قانجاز پێتانە فرۆشمەوە. زۆر جار هەیە نادەن یعنی ئەوەی دەرێ لۆمە مەکە ینی ناچار دەبم بە ئەوە بچکە ینی بەنەوە چکە برێمی شتێکی منی تێدا نیان. دەی براکەم تۆ ئێستا مۆبایلێکە کڕی بە 400,000 لای ئەوانەڵی بە 410,000 کڕیمە بۆ خۆی ئەمە درۆیە وای یاننا وایە ڕاست دەکەین کەوابێ دروست نییە ئەبێ معاملەیان لەگەڵا بکەی بڵێ ئەوە 10,000 خۆم لێ هەڵگرتووە لە بەرەوە ماندوو بوومە وازم لە کار و ئیشی خۆم هێناوە لە بەرەوەیەوە. ئێوە مامۆستاجان دەست خۆشبی زۆر مەمنون لە کات